سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕانی هاوکارم هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتیاوڵەکانی ئەمڕۆ دووشەممە دەی بەفرانباری 1403 هەتاوی. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بە سەرکردنی دوو هاوڵاتی لە مەهاباد، دروستبوونی مەترسی لەسەر تەندروستی هاوڵاتیان لە ئوستانی کوردستان، کەمی و نائەمنی قوتابخانەکان لە پارێزگای ئیلام، زۆرترین ئاماری نەخوێندەواری لە ئوستانەکانی کوردستان و ئازەربایجانی غەربی، خۆپیشاندانی خەڵکی باکووری کوردستان و گەڕەکی شێخ مەقسوود لە حەلەب، کۆبوونەوەی پەرستاران و کادری دەرمان لە تەبەس، ڕووخانی خانووی خەڵکی هەژاری بەلوچ لە زاهیدان، هەڕەشەی فەرماندەکانی سوپا لە خەڵکی ناڕازی ئێران، لە سێدارەدانی 4 بەندکراو لە زیندانەکانی ئەلی گودەرز و شیراز، و بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری لە نێو کرێنشینەکانی ئێران. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە مەهاباد. ڕۆژی یەکشەممە نوێی بەفرانبار دوو هاوڵاتی لە شاری مەهاباد بە ناوەکانی جەماڵ شێخەپور و ئەفشین خەلیفەزادە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەرکران. بەرەبەیانی ڕۆژی ڕابردوو هێزە ئەمنیەتیەکانی حکوومەت هێرشیان کردە سەر گوندی قومقوڵای سەر بە ناوچەی شاروێرانی مەهاباد و دوو هاوڵاتین بە ناوەکانی جەماڵ شێخەپور و ئەفشین خەلیفەزادە دەست بەسەر کردووە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی ئەو دوو شارۆمەندە بڵاو نەکراوەتەوە، بەڵام لە ڕۆژانی ڕابردوودا بەلانی کەم 15 هاوڵاتی لە شارەکانی دیواندەرە، پیرانشار، سەردەشت، مەهاباد و بۆکان لەلایەن سەرکوتگەرانی حکوومەتەوە ڕفێنراون. دروستبوونی مەترسی لەسەر تەندروستی هاوڵاتیان لە ئوستانی کوردستان. بەپێی راپۆرتی سەرچاوەکانی هەواڵ، ئاوەڕۆی شارۆچکە سەنعەتی و گوندەکانی دەوروبەری شارەکانی کوردستان دەڕژێتە ناو بەنداوەکان و کاریگەری لەسەر تەندروستی دانیشتوانی ئەو پارێزگایە دادنێت. هانیە ڕەزایی چالاکی مەدەنی و ژینگەی خەڵکی کوردستان لە راپۆرتێکدا ئاماژە بە تێکەڵبوونی ئاوەڕۆی شارۆچکە سەنعەتی و گوندەکانی کوردستان بۆ نێو بەنداوەکانی ئەو ئوستانە دەکات و دەڵێت ئاوەڕۆی نەخۆشخانە، شارۆچکە سەنعەتیەکان و گوندەکان تێکەڵ بە کانزا، ڤایرۆس و دەیان جۆر باکتریای مەترسیدارە و ڕاستەوخۆ لە ڕێگەی لوولەکەشیەوە ڕەوانەی ماڵی خەڵک دەکرێت. هەرچەند هێندێک لە شارەکانی پاڵاوگیان هەیە، بەڵام بە شێوەی ستاندارد پیسی ئاوی بەنداوەکان پاک ناکرێتەوە. هەبوونی کانزای جۆرا و جۆر کاریگەری لەسەر ژنانی دووگیان و ئەوانەی تووشی نەخۆشی تایبەتن دانەوە. هەروەها منداڵان تووشی پووکی ئێسقان، نەخۆشی پێستی، کەمی کێش و لاوازبوونی گورچیلە، جگەر، سی و ئەندامانی دیکەی جەستە دەبن و لەسەر گەشەکردنیان کاریگەری ڕاستەوخۆ دادەنێت. هەموو ئەوانە لە کاتێکدایە کە ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم بابەتی ئاویان کردوتە بابەتێکی ئەمنیەتی و ڕێگە بە بڵاوبوونەوەی ئامارەکان نادەن. کەمی و نائەمنی قوتابخانەکان لە پارێزگای ئیلام. ئستانداری ئیلام ڕۆژی یەکشەممە نوێی بەفرانبار ڕایگەیاند 68% قوتابخانەکانی ئەو پارێزگایە نائەمن و بەردینن. وتەکانی ئەو بەرپرسە دەوڵەتیە لە حاڵێکدایە کە پارێزگای ئیلام لە بواری سەروەت و سامانی سروشتی یەکێک لە دەوڵەمەندترین ئوستانەکانی ئێرانە، بەڵام قوتابیانی ئەو پارێزگایە لە ئیمکاناتی پەروەردەی ستاندارد و ئەمن بێبەشن. زۆربەی ئەو قوتابخانانە کە لە بەرد سازکراون لە ناوچە دووردەستەکان، گوندەکان و ئەو شوێنانەیە کە کۆچەریەکانی تێدا دەژین. زۆرترین ئاماری نەخوێندەواری لە ئوستانەکانی کوردستان و ئازەربایجانی غەربی. بەڕێوەبەراتی پشتیوانی و گەشەپێدانی ڕێکخراوی نێهزەتی وانەوتنەوە ڕۆژی یەکشەممە نوێی بەفرانبار ڕایگەیاند زۆرترین ڕێژەی نەخوێندەواری لە ئێران لە پارێزگاکانی کوردستان، سیستان و بەلوچستان، ئازەربایجانی غەربی و لۆڕستان تۆمار کراوە. ئەو بەرپرسە دەوڵەتیە هەروەهاوتی زۆر جاربیر لەوە دەکرێت کە پارێزگای تاران کەمترین نرخی نەخوێندەواری تۆمار کردبێت، بەڵام ئەو نرخە لە شاری تاران بەدی دەکرێت و لە شارەکانی ئەو پارێزگایە وەکو ئیسلامشار،
فەشافویە و شەهریار ڕێژەی نەخوێندەواری زۆر بەرزە. بە پێی سەرژمێری ساڵی 95 هەتاوی لە تەمەنی نێوان 10 بۆ 49 ساڵ 2,300,000 نەخوێندەوار تۆمار کراوە و 400,000 شارۆمەندی خەڵکی ئەفغانستان و دانیشتووی ئێران لە مافی خوێندن بێبەرین. خۆپیشاندانی خەڵکی باکووری کوردستان و گەڕەکی شێخ مەقسوود لە حەلەب. ڕۆژی یەکشەممە نۆی بەفرامبار چالاکانی سیاسی و مەدەنی باکووری کوردستان بۆ 17هەمین ڕۆژی بەردەوام لە سنووری قامیشلو درێژیان بە مانگرتندا و لە گەڕەکی ئەشرەفیە و شێخ مەقسوودی حەلەب کوردان بە وتنەوەی دروشت پشتیوانی خۆیان لە هێزەکانی سووریای دموکراتیک ڕاگەاند. هاوکات لەگەڵ شەڕ و پێکدادانی نێوان هێزەکانی سووریای دموکراتیک و جیهادیەکانی سەر بە دەوڵەتی تورکیا، چالاکیەکان دژ بە داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا درێژەی هەیە و چالاکانی سیاسی هاوکات لەگەڵ دیداری دوو ئەندامی دەمپارتی لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان لە سنووری قامیشلو دژ بە سیاسەتەکانی تورکیا درێژیان بە مانگرتندا. لا گەڕەکەکانی ئەشرەفیە و شێخ مەقسوودی حەلەبیش ژنان و کچانی شۆڕشگێر بە دروشمی ژن ژیان ئازادی و بژی بەرخۆدانی یەپەژە پشتیوانی خۆیان و هێزەکانی سووریای دموکراتیک دووپات کردەوە. عەبدوڵڵا ئۆجەلان ڕۆژی ڕابردوو پێشوازی لە دەستپێشخەری چالاکانی سیاسی بۆ چارەسەرکردنی پرسی کورد لە باکوور و ڕۆژاوای کوردستان کردو، داوای لە پەروین بۆڵدان و سری سورەیا ئۆندەر کردووەکە لەگەڵ حیزبەکانی تورکیا بۆ گەیشتن بەڕێکەوتن وتوێش بکەن. هاوکات فڕۆکە بێفڕۆکەوانەکانی تورکیا دەوروبەری حەسەکە و کۆبانیان بردمان کردو، تۆپخانەی جیهادیەکانی بەنداوی تەشرین و دەوروبەری تەلتەمەر و منبەجیان کردە ئامانج. لە شەڕ و پێکدادانەکانی ڕۆژی ڕابردووشدا بەدەیان تێرۆریست کوژرا و بریندار بوون. کۆبوونەوەی پەرستاران و کادری دەرمان لە تەبەس. ڕۆژی یەکشەممە نۆی بەفرامبار پەرستاران و کادری دەرمانی شارستانی تەبەس دژ بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان پەرستاران، پێرسنەلی ناوەندی بێهداشت و کادری ئۆرژانسی شارستانی تەبەس ڕۆژی ڕابردوو لە کۆبوونەوەیەکی هاوبەشدا خوازیاری زیادکردنی حەقدەست، چوونە سەرەوەی تعرەفەی کادری دەرمان، پێدانی داخوازیە دواخراوەکان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، کەمکردنەوەی سەعاتی کار، پەرداختی ئیزافەکاری و کارانە، نوێکردنەوەی گرێبەست و دامەزراندنی هێزی کاری نوێ بوو. ڕووخاندنی خانووی خەڵکی هەژاری بەلوچ لە زاهیدان. ڕۆژی یەکشەممە نۆی بەفرامبار مەئمورانی شارەداری و هێزە ئینتزامیەکانی زاهیدان هێرشیان کردە سەر گەڕەکی شیرئاباد و 12 خانوویان ڕووخاندووە. گەڕەکی شیرئاباد یەکێک لە ناوچە پەراوێزنشینەکانی گەورە شاری زاهیدانە کە جەمعیەتێکی زۆری هەیە و زۆربەیان شناسنامەیان پێنەدراوە. خەڵکی ئەو ناوچەیە کرێکار و هەژارن و لە هەر جۆرە ئیمکاناتێکی پەروەردە بێهداشتی و ڕفاهی بێبەشن. ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی بەردەوام هێرش دەکاتە سەر دانیشتوانی ئەو گەڕەکە و هەر جارێ و خانووی چەند بنەماڵە بە سەریاندا دەڕوخێنێت. گەڕەکی شیرئاباد لە سەردەمی شۆڕشی ژیناش زۆرترین قوربانیدا و ناوەندامنێتیەکانی ڕژیم ڕق و نەفرەتێکی زۆریان لە دانیشتوانی ئەو گەڕەکە هەیە. هەڕەشەی فەرماندەکانی سپا لە خەڵکی ناڕازی لە ئێران. ڕۆژی یەکشەممە نۆی بەفرامباری 1403 فەرماندەکانی بەسیج و سپای پاسداران هاوکات لەگەڵ ساڵڕۆژی سەرکوتی ناڕازیان لە نۆی بەفرامباری ساڵی 1970 هەتاوی بۆ جارێکی دیکە ئامادەیی خۆیان بۆ سەرکوتی دژبەرانی کۆماری ئیسلامی دووپات کردەوە. حەمید ڕەزا مقەدەمفەر جێگری فەرەنگی سپای پاسداران بە ئاماژەدان بە ناڕەزایەتیە جەماوەریەکانی ساڵی 1380 هەتاوی ڕایگەیاند ئەبێ لە فیتنەکاندا چاومان لە خامنەی بێت و بە لاڕێدا نەڕۆین. ناوبراو هەروەها دانیدانا بە درێژەی ناڕەزایەتیەکان و ڕایگەیاند ناڕەزایەتیەکان لە 1970 و 1401 تەواو نەبووە و ئەگەری هەیە سەرهەڵدانێکی گەورە ڕوو بدات. بەسیج و سپا خۆیان بۆ ئەو بابەتە ئامادە کردووە و ڕێگە بە پیلانگێڕی وڵاتانی ڕۆژاوایی نادەن. ئەو پاسدارە جنایەتکارە ئاماژەی بەوە نەکردووە کە چەند داڕمان
لە ڕیزی هێزەکانیان ڕوویداوە و خەڵک لەو بارودۆخە سەختە هیچیان بۆ لە دەستان نییە و لە هیچیش ناترسن. دەست بە سەرکردنی 5 کەس لە تاران، سەرباز و خەڵخاڵ. لە ڕۆژانی ڕابردوودا 3 شارۆمەندی بەهایی و 2 چالاکی مەدەنی لە شارەکانی تاران، سەرباز و خەڵخاڵی ئەردەبیل لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر کراون. بەپێی راپۆرتەکان لە شارۆچکەی پەرەندی تاران 3 شارۆمەندی بەهایی لە هێرشی هێزەکانی سوپای پاسداران بۆ سەر ماڵەکانیان لە شارۆچکەی پەرەندی تاران دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. ناسناوی ئەو 3 شارۆمەندە هێشتا ئاشکران نەکراوە و چارە نووسیان نادیارە. لە شارستانی سەرباز چالاکێکی مەدەنی بەلوچ بە ناوی سەناءوڵڵا غوڵامزەهی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە بەبێ بەڵگەی قەزای ڕفێندراوە و لە شارستانی خەڵخاڵیش چالاکێکی سیاسی بە ناوی سەید عەلی شەجیعی بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نایەرەکانی ڕەژیم دەست بەسەر کراوە. لە سێدارەدانی 4 بەندکراو لە زیندانەکانی ئەلی گودەرز و شیراز ڕۆژی یەکشەممە نوێی بەفرامباری 1403 4 بەندکراو بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانخەست لە بەندیخانەکانی ئەلی گودەرز و عادڵابادی شیراز لە سێدارەدراون. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، شارۆمەندێکی خەڵکی ئەفغانستان بە ناوی جەلال ستانەگزی بە تۆمەتی کوشتنی بانخەست لە زیندانی ئەلی گودەرز لە سێدارەدراوە. هاوکات 3 بەندکراوی دیکە بەناوەکانی ئیمان یەزدانی تەمەن 33 ساڵ، محەممەد عەلی سولەیمانخانی تەمەن 45 ساڵ و داود بەراتی تەمەن 35 ساڵ و خەڵکی خومەین بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی عادڵابادی شیراز ئێعدام کراون. بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری لە نێو کرێنەشینەکانی ئێران. بە پێی راپۆرتی ئیدارەی کاری ڕەژیم 82% بنەماڵە کرێنەشینەکانی ئێران گیرۆدەی هەژاری تەواون و توانای دابینکردنی پێداویستیەکانی ژیانیان نییە. لە نێوان ساڵەکانی 95 بۆ 1401 هەتاوی ڕێژەی هەژاری کرێنەشینەکانی ئێران 48% زیادی کردووە، واتە لە ساڵی 1401 زیاتر لە 1 ملیۆن کرێنەشین لە شارە جۆراوجۆرەکانی ئێران داهاتیان لە ژێر هێڵی هەژاریدا بووە و 233,000 بنەماڵە لەگەڵ چوونەسەرەوەی کرێی خانوو نزیک لە هێڵی هەژاری بوونەتەوە. لە گوندەکانیشدا 75,000 بنەماڵە چوونەتە ژێر هێڵی هەژاری و 31,000 بنەماڵە نزیک لە هێڵی هەژاری بوونەتەوە. گیان لە دەستانی 24 توشبووی هێمۆفیلی لە حوتمانگی سەرەتایی ئەمساڵ. ڕاوێژکاری لێژنەی بەڕێوەبەرایەتی کانونی توشبوانی هێمۆفیلی ئێران ڕۆژی یەکشەممە نوێی بەفرامبار ڕایگەیاند لە حوتمانگی سەرەتایی ئەم ساڵدا 24 توشبووی نەخۆشی هێمۆفیلی بەهۆی نەبوونی دەرمانی پێویست گیانیان لەدەستاوە. ئەو بەرپرسە دەوڵەتیە هۆکاری نەبوونی دەرمان بۆ وەلانانی ئەرزی تەرجیحی و سەنگەڵا واتە نەوەسانی نرخی ئەرز لە کاتی تۆمارکردنی فاکتۆری دەرمانەکان بۆ هاوەردەکردن گەڕاندوێتەوە. وتەکانی ئەو بەرپرسە لە حاڵێکدایە کە مافیای دەرمان کە لەدەست سوپای پاسدارانە بۆ قازانجی زۆرتر دەرمانی لە بازاڕەکاندا نێشتووە و ئەگەر خێزانێک منداڵەکەی تووشی هێمۆفیلی بوو بێت تەنیا لە بازاڕی ڕەشدا دەتوانێت بە نرخێکی زۆر بەرز دەرمانی بۆ دابین بکات. زۆربەی بنەماڵەکان توانایی دابینکردنی ئەو تێچوویان نییە و بەو هۆیەوە منداڵەکانیان دەبنە قوربانی گەندەڵی کۆماری ئیسلامی. دوا هەوڵمان سەبارەتە بە کوژران و برینداربوونی دەیان کەس لە هێرشی ئیسرائیل بۆ سەر سووریە و غەزە. ڕۆژی یەکشەممە نوێی بەفرامبار فڕۆکەکانی ئیسرائیل چەند ناوچەیان لە سووریا و غەزە کردە ئامانجوو بەو هۆیەوە دەیان کەسی مەدەنی بوونە قوربانی. بەپێی راپۆرتی ئەلعەرەبیە لە ئەنجامی بردومانی کۆگای چەک و تەقەمەنی ئەرتەشی پێشووی بەشاری ئەسەد لە نزیک شاری عەدرا لە دەوروبەری دەمەشق 20 کەس کوژرا و بریندار بوون. لەلایەکی دیکەشەوە بەهۆی بردومانی باکووری غەزە بەلانی کەم 30 فلەستینی کە زۆربەیان ژن و منداڵی ئاوارە بوون گیانیان لەدەستاوە. هەروەها ڕۆژی ڕابردوو منداڵێکی کۆرپەی فلەستینی
بەهۆی کەم خۆراکی و سەرماوە گیانی لەدەستاوە و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سەبارەت بە ڕوودانی کارەساتی مرۆیی لە غەزا هۆشداریان بە کۆمەڵگای جیهانی داوە. بەڵێ ئازیزان و خۆشەویستان، گەشتی هەوڵەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا. فەرمون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە.